بینەرانی ئازیزی بەرنامەی دیدار سڵاوتان لێبێت زۆر بەختەوەرم کە جارێکی دیگە بە دیدارتان شادەمەوە هیوادارم لە هەر شوێنێکەن ساغ و سڵامەت بن و مەجالی ئەوتان هەبێت کە بینەری بەرنامەی ئەمڕۆمان کە بابەتێک لە خۆ دەگرێت بە ناونیشانی یادەوەری و جەنگ یادەوەری و ئازار کە لێکدانەوەی داستانی فیلمێکە دەربارەی جەنگ لە نووسینی بەڕێز زانکۆ ئیسماعیل ڕۆژ تکایە بینەرمان بن شێو و ئاماژەی ئەم بەرنامەیە لەلایەن سایت ئامانیەوە ئامادە دەکرێت بۆ هیوایەی ناوڕۆکی بەرنامەکە جێگای سەرنجی ئێوەی خۆشەویست بێت فەرمون بۆ بینینی. یادەوەری و جەنگ یادەوەری و ئازار یادەوەریەکانی مارگرێت دۆراس لە ڕۆژگاری جەنگدا. لە ڕاستیدا پرسیاری جەنگ و قسەوباز لەسەر جەنگ زۆر لەوە قوڵتر و سەختترە بە نووسینی وتارگەرەیەک بۆ ڕۆژێنرێت لەبەر ئەوەی لە بنەڕەتدا پرسیاری جەنگ و دەرەنجامەکانی مەسەلێکی تەواو فەلسەفی و بگرە وجودیە بۆیە ئەرکی ئێمە لێرەدا دەستبردن بۆ ئەو پرسیارە وجودیە نییە بەقەد ئەوەی لێرەدا دەمەوێت چەند هێمایەک بۆ چیرۆکی نێو فیلمێک بکەین کە دەربارەی یادەوەری جەنگ و یادەوەری ئازارەکانی جەنگە. هەمیشە چیرۆکەکانی جەنگ بە سەرکەوتنەکان کۆتاییان نایێت یاخود با بڵێن وشەی سەرکەوتن ڕووە هەرە ئاشکرا و دیارەکەی چیرۆکەکانی نێوجەنگ نییە بەڵکو بە پێچەوانەوە وشەی سەرکەوتن درۆیکی گەورەی میر و بازرگانەکانی جەنگە لەگەڵ خەڵکدا یان با بڵێن بازرگانەکانی جەنگ دەبێت هەر لە کۆتاییدا بەهانەیەک بدۆزنەوە بۆ شەڕ و کوشتار و جەنگ ئەو بەهانەیەش بریتیە لە وشەی سەرکەوتن تاکو پێمان بڵێن ئێمە جەنگەکانمان لە پێناو ئەو شتدا کردووەکە ناوی سەرکەوتنە سەرکەوتن بۆ فلانە مەبەست و فلانە ئامانج یاخود سەرکەوتن لە پێناو بەرگری لە فلانە شت و فیسارە مەسئلەی چارەنووساز بە کوردی دەکرێت بڵێن ئیتر ئەو جۆرە مرۆڤانە بازرگانانی جەنگن و دەبێت فێڵێک بدۆزنەوە بۆ ئەوەی پێمان بڵێن بۆ سەرکەوتی فلانە ئامانج و مەبەست جەنگەکانمان ئەنجامدا. لێرەجا گرنگە هێما بکەین بۆ ئەوەی کە جەنگەکان قەدەری مرۆڤایەتی نێن هێندەی بەهۆی چەندین هەلومەرجەوە جەنگەکان بوونەتە قەدەری شارستانیەت و کۆمەڵگەکان ڕوونتر بێڵێم جەنگ دەکرێتە قەدەر و بەسەر کۆمەڵگە و کارکتەرەکانی کۆمەڵگەدا دەسەپێنرێت لەڕێ چەندین بازرگان و پیاوی خۆیەوە هەڵبەت بۆ تاقیقبوونی ئەم قەدەرە چەندین فێڵ هەیە کە ئەو بازرگانانی جەنگ ئەنجامی دەدەن ئەو چەند وشەی سەرەوە لەسەر جەنگ بەمانە ئەوە نایێت کە شتێکمان وتووە لەسەر جەنگ یاخود دەکرێت بڵێم ئەو چەند وشەیە لەسەر جەنگ هیچ نییە جگە لە چەند گوزارەیەکی تاڕادەیەک عاتفیکە دەرهاویشتەی ڕوانینە لە دەرەنجامەکانی جەنگ چونکە دەرەنجامەکانی جەنگ بە هێندەی ڕۆژاندنی ئەقڵ بە هەمان قورسایی و ڕۆژێنەری عاتفەی مرۆڤیشن بگرە زۆر جار لە بەردەم دەرەنجامە کارەساتبەرەکانی جەنگدا ئەقڵ تووشی و قۆڕمان دەبێت و بە شەرمەوە پرسیارەکانی خۆی دەکات لەوەی چی ڕوویدا لە ساتەوەختەکانی جەنگدا هەمومان کۆکین لە سەر خاڵێک لە پەیوەند بە جەنگەوە ئەویش ئەوەیە کە جەنگ ماڵ وێرانکەرە کارە سادبارە جگەربڕ و ناخەژێن و بە ئازارە تەنانەت بازرگانەکانی جەنگ و میر و دەستڕۆیشتەکانی جەنگیش ئەگەر بە سەرزارەکیش بێت لەم مەسەلەیەدا لەگەڵ هەموواندا کۆک و هاوڕان کە جەنگ پڕپێستی خۆی نەگەتیڤ و نەخوازراوە لە سنگێ ئەو خاڵە هاوبەشەوە تێدەگەین کە جەنگ و ئازار دوانەیەکی لە یەکدا نەبڕا و بە یەکدا چوون کە جەنگ دێت بە سەدان و هەزارها چیرۆکی پڕ لە ئازار لەگەڵ خۆیدا دێنێت جەنگێک نییە خاڵی بێت لە سەدان و هەزارها چیرۆکی پڕ لە سووی و ناخەژێن جەنگێک نییە لە هەبگەیەکدا سەدان چیرۆکی شادی و خۆشی هەڵگرت بێت نا بە پێشەوانەوە هەبگەی جەنگەکان پڕیەتی لە سەدها داستان و چیرۆکی تاڵ ئەو داستان و چیرۆکانەی ئەقڵ لە بەردەمیاندا دەستەوەستان ڕادەمێنێت هەر بۆیە پرسیاری ئەقڵ لە بەردەم چیرۆکەکانی جەنگ پرسیارێکی وجودیە پرسیاری ئەوەی جەنگ بۆچی هەیە هەر چۆنێک بێت من لەم نووسینە زۆر کورتەدا لەسەر چەند خاڵێک دەوەستم لە نێو داستان و ڕووداوەکانی نێو فیلمی Memory of War یان Memory of Pain کە لە هەردوو حاڵەتدا مەبەست گرێدان و تێک هەڵکێشکردنی هەردوو وشەی جەنگ و ئازارە پێکەوە ناوبڕێک ببینین و دینەوەرەتان
لە دەستچوون و ئازار. ئازارێک لە چیرۆکی ئەم فیلمەدا بەرجەستەکراوە بریتیە لە ئازاری لە دەستان و لە دەستچوون. ئازارێک هەمووان لە ساتەوەختەکانی جەنگدا دەمانگرێت. لە دەستان و لە دەستچوونی هەموو ئەو کەسانەی لێمانەوە نزیکن، بگرە هەموو ئەو شتانشی بەلامانەوە گرنگ و پڕبایخن. هەموو لە دەستچوونێک بۆ مرۆڤ مایەی ئازارە. هەر لە دەستانی کەسە نزیکەکاندا دەکاتە ئەو شتانەی مرۆڤ کردوونی بە سەرمایە ژیانی، وەکو لە دەستانی ناو و ناوبانگ، وەزیفە، ئارامی ژیان، شوێن و جێگەی مانەوە، ماڵ و مۆڵک و هەموو ئەو شتانەی دیکەش کە مرۆڤ بە جۆرێک لە جۆرەکان خۆی بە خاوەنیان دەزانێت. لەسەر و هەموو ئەمانەشوە لە دەستانی خود، واتە مرۆڤ بۆ ئەوەی خۆی لە دەست نەچێت پەنا بۆ هەموو شتێک دەبات تا خۆی بپارێزێت لەوەی لە دەست بچێت. بەڵام ئەوەی لە نێو چیرۆکی ئەم فیلمەدا هێمای بۆ دەکرێت وەک یەکێک لە جۆرەکانی لەدەستان لە دەستانی یەکێک لە نزیکترین کەسەکانە، ئەویش هاوسەرە. مارگرێت لە هەڵمەتێکی هێزە نازیەکان لە شاری پاریس هاوسەرەکەی پیر ڕوبیر لە دەستەدات. دەستگیرکردنی ڕوبیر بەهۆی بەشداری بوونیەتی لەگەڵ هێزە بەرهەڵستکارە فەرەنسیەکان دژ بە سوپای ئەڵمانیا. بە درێژایی هەموو چیرۆکەکە مارگرێت کە هاوسەری ڕوبیرە لەژێر زەبر و ئازاری لە دەستانی ڕوبیری مردیدایە. چیرۆکی ئازاری مارگرێت چیرۆکێکی تاڵە بۆ ئەم خانمە نووسرە و ڕۆژنامە نووسە، چونکە عشقی مارگرێت بۆ ڕوبیر عشقی هاوسەرێکی دڵسۆزی بە وەفایە. مارگرێت بە بەردەوامی لە پرسیاری ئەوەدایە لەگەڵ خۆی کە داخۆ جارێکی دیکە بتوانێت چاوی بە چاوەکانی ڕوبیری هاوسەری بکەوێتەوە، چونکە ئەو دەزانێت دەستگیرکردنی بەرهەڵستکارێک لەلایەن نازیەکانەوە چ مانایەکی تاڵ و ناخۆش دەگەنێت. پرسیارەکانی ئەوەی ئایا دەبێت ئێستا ڕوبیر چۆن خۆت بێت، چی بخوات، لەکوێیە، کەی خۆششتووە، ئەو پرسیارە بەردەوامانن کە مارگرێت وەکو ژنێک لە ناخەوە لەگەڵ خۆیدا دەیانورۆژێنێت. بەڵام لە ڕاستیدا ئەم پرسیارانە هیچ نین جگە لە بەردەوامیدان بە ئومێدێکی وەهمی کە کەسێک لە ساتەوەختەکانی لە دەستانی شتێکدا بۆ خۆی دروستیان دەگات و لەگەڵیاندا دەژی. ئەو ساتەوەختەی مرۆڤ شتێک کەسێک لە دەستەدات یان ترسی ئەوەی هەیە لە دەستی بدات، لەو ساتەوەختانەدا شتگەلێک لە کوڵایی خۆیدا دروست دەکات بۆ ئەوەی بیکاتە وزە بۆ ئومێد بەخشین بەوەی ترسی لە دەستان کەم کاتەوە. لەو کاتێ مرۆڤ ترسی لە دەستان دایدەگرێت، فشاری ئەو ترسە دەرونیە تەنها بە ئومێد بەخشین کەم دەکرێتەوە. لەم ڕۆوە ئاینەکان ڕۆڵی خۆیان گێڕاوە لەسەر سایکۆلۆژیای مرۆڤ. بەڵام لە حاڵەتی مارگرێت و لە چیرۆکی ئەم فیلمەی ئێمە لە بەردەمیداین، ئومێدبەخشین تەنیا لەڕێ ئەو یادەوەریانەی ئەم خاتوونە دەیانەویست، هەروەها ئەو پرسیارە بەردەوامانەی ئەم ژنە ماندووە لەگەڵ خۆیدا دەیانورۆژێنێت تۆزیف دەبن. ئەگەر چی خۆشی بڕوای بە نووسینی ئەو یادەوەریانە نییە، بەڵام مارگرێت ئەو یادەوەریانەی کردووە بە هۆکارێک بۆ ئەوەی ئومێد ببەخشێت بەوەی ڕۆژێک هەردێت و ڕۆبیر خۆی دەکاتەوە بە ماڵدا. نەک هەر بەم چەشنە، بەڵکو مارگرێت لە ڕێگەی دیکەشەوە هەوڵی ئومێدبەخشین دەدات بۆ بەدەستهێنانەوەی مێردە دەستگیرکراوەکەی. ئەم ژنە ڕوخسار خەمناکە بە ناچاری پەیوەندی لەگەڵ یەکێک لە ئەفسەرە فەرەنسیەکاندا دەبەستێت کە کار لەگەڵ ئەڵمانەکاندا دەکات. ئەو ئەفسەرە ئەگەرچی فەرەنسی و خەڵکی پاریسە، بەڵام مەستی سەرکەوتنەکانی ڕایخ بووە و کار لەگەڵ نازیەکاندا دەکات. بە جۆرێک لە جۆرەکان ئەم ئەفسەرە وەکو تروسکاییەک خۆی دەردەخات بۆ مارگرێت و مارگرێتیش سەرەتا بە حەماسێکی زۆرەوە ڕوو لەم تروسکایە دەکات تا ئومێدێکی زیاتر بدات بە خۆی و فشاری ئازاری لە دەستانی ڕوبیر کەمتر بکاتەوە لە ناخیدا. بەڵام هەرزوو مارگرێت دەرک بە وەهمی ئەم تروسکایەش دەکات و بۆی ئومێد دەبێت لێرەوە نە ئەو تروسکایە و نا هاوڕێیەکانی ڕوبیر ناتوانن فشارەکانی ئەو ئازارە کەم بکەنەوە مارگرێتی لە ناخەوە هەڵتەکاندووە. وێنێکی دیکە نێو چیرۆکی ئەم فیلمە کە دەبێت لەسەری ڕابوەستین بریتیە لە خستنە ڕووی ئەو ڕاستیەی کە ژنان زیان لێکەوتووترین لایەنن لە جەنگەکاندا. لەو ڕووەی ئەوان لە هەموو لایەکەوە یان مێردەکانیان یان کوڕ و کچەکانیان یاخۆت برا و باوکیان لەدەستاوە. هەر بۆیە زۆرترین یادەوەریەکانی تاڵی جەنگ لە لای ژنان دەمێنێتەوە.
لێرەدا گونجاوە بیڵێم لە چیرۆکی ئەم فیلمەدا بە تەواویمانە جەنگ دژ بە ویستی ژنە، چونکە ژن وەکو ئەو بوونەوەرەی بە غەریزە چاوی لە زۆربوون و گەشەکردنە، بەڵام جەنگ دێت و نەک هەر ڕێ لە گەشە و زۆربوون دەگرێت، بگرە ئەوەشی کە هەیە لە ناوی دەیبات و دەیسووتێنێت. هەر لەبەر ئەمەشە کە ژنان چەندین فەرسەخ لە چاو پیاوان دوورترن لە جەنگەوە، خوازیار بە جەنگ و چیرۆکەکانی جەنگ نین. لە تەک ئەم ئازار و مێنەتیەی مارگرێتدا خانمێکی دیکەی هاوسێ مارگرێت لەگەڵ هەمان ئازار و مەینەتدا دەتلێتەوە و گینگڵ دەخوات، هەڵبەتە بە ئومید و چاوەڕوانیەکی زۆرتر لە مارگرێت. ئەم خانمە بە تەمەنەی هاوسێ مارگرێت کە جووە و کچەکەی دەستگیر کراوە لەلایەن نازیەکانەوە، جگەل لەوەی بە ئومێدێکی زۆرەوە چاوەڕێ گەڕانەوەی کچەکەیەتی، هەمیشەیش هەڵپشتیەکی زۆری مارگرێت و لەگەڵیدا هاوبەشی خەمەکانی مارگرێتە. بەڵام چیرۆکی لەدەستانی ئەم خانمە زۆر تاڵتر و بەسوێترە لە ئازاری لەدەستانی مارگرێت. گۆرانیەک بەبیستنی و دینەوەلاتان.
ئازار و سەرکەوتن. لە سەتەوەختێکدا کە فەرەنسیەکان لە ڕێی کۆمەکی هاوپەیمانەکانیانەوە بەسەر ئەڵمانەکاندا سەردەکەون و شاری پاریس لە دەستی نازیەکان ڕزگاری دەبێت، خەڵکی فەرەنسا بەگشتی هەموو مەستی ئاهەنگەکانی سەرکەوتن دەبن. بەڵام لە ساتەوەختێکی لەم جۆرەدا مارگرێت هێشتا لەگەڵ ئازاری لەدەستانی هاوسەرەکەی لە ململانێدایە. لەو کاتێ ئێدی سەرباز و جەنگاوەر و دیلەکانی جەنگ ڕزگاریان دەبێت و ڕووە و ماڵەکانی خۆیان دەگەڕنەوە، ئەو کاتانەی خەڵکی هەموو بە شوێن کەسە بێسەر و شوون بووەکانیان وێڵن و دەیانەوێت ئەو شتەی لە دەستیان داوە بەدەستی بهێنەوە. مارگرێتیش بە پەرەوشەوە یەکێکە لەو کەسانەیە بە دوای ڕووبیردا وێڵ و سەرگەردان و چاوەڕوانی گەڕانەوەی هاوسەرەکەیەتی. هەموو ڕووداوەکان بە ئاراستەی ئەوەدا دەڕۆن کە پێمان بڵێن چیدی مارگرێت لە چاوەڕوانیەکی بێهودەدایە، چونکە هاوسەرەکەی نەماوە. بەڵام بە هاتنی هەواڵێک لە دوورترین بەرەکانی جەنگەوە ئاراستەی دراماتیکی چیرۆکەکە دەگۆڕێت و ئەم جارە ئومێدێکی تەواو ڕاستەقینە دەگات بە مارگرێت. بەڵام ئومێدێک کە تا ئاستێکی زۆر خەم ناکە، چونکە ڕۆبیر تەنیا بە ڕۆح زیندووە، ئەگەر ناجەستێکی تەواو تێکشکا و ماندووە. مارگرێت بەر لەوەی هەواڵی ڕووبیری پێبگات لە یادەوەریەکانی خۆیدا باس لەو سەرکەوتنانە دەکات کە لەو ڕۆژگارەدا بەسەر ئەڵمانەکاندا تۆمار دەکرێن. ئەم ژنە بە جۆرێک لە نائومێدیەوە ئەو یادەوەریانە دەنووسێتەوە و نووسیبیە ئەو یادەوەریانە ناتوانێت لەژێر کاریگەری ئازارەکانی جەنگدا بێتە دەرەوە. مارگرێت دەنووسێت دیگۆلیەکان بە پۆشاکی شیک و پاک و خاوێنەوە لە شوێنە گشتەکان چاوەڕێی هاتنەوەی دیل و سەربازەکان دەکەن و ناویان تۆمار دەکەن. نازانم 6 مانگ بەر لە ئێستا ئەمانە لەکوێ بوون. ئەم ڕستەیە ڕەخنێکی توندە لە زەمانێک کە تێدا گۆڕانی ڕیشەی لە سیاسەتدا ڕوودەدات. لە زەمانێکی لەم جۆرەدا هەمیشە خەڵکانێک دەردەکەون کە بریتین لەو کەسانێک کە بە هەلپەرست دەناسرێنەوە. کەسانی لەم جۆرە ئەوانن کە وەک خەڵکی ماندووی ڕۆژگارەکانی شۆڕەش خۆیان دەردەخەن لە کاتێکدا تۆز لە جلوبەرگ و پوشاکەکانیان نەنیشتووە. ئەم کەسانە ئەوانن لە گۆڕانەکاندا منەت بەسەر خەڵکی ماندوو ڕاستەقینەدا دەکەن و خۆیان بە پێشڕەوی ئەوان دەزانن. هەڵبەت ئەم جۆرە کەسانە لە بەردەم سیاسەتەکاندا بچووک و گرگن و کەمبایخن، بەڵام ئەوەی ئەمانە دەیخوازن پچڕینی بەرژەوەندیەکی شەخصیە و هیچی تر. لە یادەوەری خۆماندا ئەم جۆرە خەڵکە زۆر و تاک و ئێستاش هەن و توێژێکی بەرچاوی ناو کۆمەڵگەدان. مێژووی 30 ساڵی ڕابردووی کۆمەڵگە ئێمە پڕیەتی لەو گۆڕانە سیاسیانەی ئەم جۆرە توێژەی کۆمەڵگا تێدا بە زەقی ئامادەن و خۆیان دەرخستووە. لە کاتێکدا وەک مارگرێت لە یادەوەریەکانیدا دەڵێت ئەمانە 6 مانگ لەمەوبەر لەکوێ بوون. ئەمانە هەمیشە لە دوای گۆڕانکاریە سیاسیەکان بە منەتێکەوە کار لە ناو جونگەکانی دەوڵەتدا دەکەن و وەک پاڵەوانیش خۆیان نمایش دەکەن. هەڵبەت مارگرێت لە یادەوەریەکانیدا وەک جۆرێک لە ئازار باس لەم چرکە سادە دەکات و دەبێتە بەشێک لە یادەوەریە تاڵەکانی ئەم خانوە، هەر وەک چۆن بەشێکیشە لە یادەوەری تاڵ و ناخۆش بۆ ئێمەش. بێگومان بە جۆرێک لە جۆرەکان ئەم حاڵەتە یەکێکە لە دەرهاویشتەکانی جەنگ و چیرۆکە ناخۆشەکانی، نەک هەر بۆ مارگرێت و نەک هەر بۆ ئێمەش، بەڵکو لە سەرجەم شۆڕش و گۆڕانکاریە سیاسیەکان خەڵکانی هەلپەرست لەم جۆرە بە زەقی ئامادەن و خۆیان لە خەڵکی بەدبەخت و ماندوو دەکەنە پاڵەوان و بە چەشنێک خۆیان نمایش دەکەن وەک ئەوەی کارەکتەری یەکەم و سەرەکی چیرۆکی سەرکەوتنەکان بوو بێتن و بەبێ ئەمان سەرکەوتنی شۆڕش و گۆڕانی سیاسی ڕووی نەدەدا. بەدبەختیەکە لەوەدایە دواتر ئەم جۆرە خەڵکانە ئاراستەی ڕووداوەکان دیاری دەکەن و دەستیان هەیە لە وێناکردنی ژیانی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری ئەو گۆڕانە بنچینیانە لە دواتردا دروست دەبن.
ژن و ململانەی چاوەڕوانی یەکێک لەو خاڵە دیارانەی لە هەمان کاتدا دژیەتیە واتە تەناقۆزە بریتیە لەو دەرەنجامە چاوەڕوان نەکراوەی لە کۆتاییەکانی چیرۆکی ئەم فیلمەدا دێتە پێش بۆ بینەر. مارگرێت وەک ژنێک بە درێژای چیرۆکی ئەم فیلمە نمونەیەک لە مرۆڤمان پیشان دەدات کە بریتیە لە کەسێکی تەواو بەوەفا بۆ هاوسەرەکەی. چیرۆکی فیلمەکە سەرتاپها بریتیە لە ئازاری چاوەڕوانی مارگرێت بۆ مێردەکەی. لە کاتێکدا مارگرێت چەندین ڕێگەی دیکە تاقی دەکاتەوە بۆ دەربازبوونی لە ئازاری چاوەڕوانی و لە دەستچوونی ڕووبیر، بەڵام هیچ کام لەم ڕێگایانە سوودێکی ئەوتۆیان نەبێت. ئیدی بە ناچاری مارگرێت لەگەڵ ئازاری لەدەستانی ڕووبیردا هەڵدەکات و ڕوخساری ژنێکی خەمناک بە درێژایی چیرۆکی ئەم فیلمە لەگەڵماندا دێت. دەرکەوتنی مارگرێت بەم شکڵە پڕیەتی لە مانای دڵسۆزیەکی بێوێنە لەلایەن ژنێکەوە بۆ هاوسەرە بەندکراوەکەی. لە ژیانی واقعیدا نمونەی مارگرێت بە هەزاران و سەدان هەزار هەیە و کەم نین ئەو ژنانەی لەگەڵ ئازاری چاوەڕوانی هاوسەرەکانیاندا ژیاون و زەجریان کێشاوە. بەڵام ئەمە ئەو خاڵە نییە کە دەمەوێت لەسەری بوەستێم، چونکە هەمووان بە جۆرێک لە جۆرەکان دووریان نزیک دەرکمان کردووە و بەو چیرۆکانەی هاوشێوەی چیرۆکی مارگرێتن لە ژیانی واقعیدا یاخود لەگەڵیدا ژیاوین یا هەر بەلایەنی کەمەوە هەستمان پێ کردووە و بیستی ومانە و بینیومانە. ئەوەی جێگەی تێبینیکردن و پرسیارە بۆ بینەری ئەم فیلمە بریتیە لەو هەڵوێستەی مارگرێت کە وەک دژیەتی دەردەکەوێت بەرامبەر مێردەکەیت لە کۆتاییەکانی ئەم چیرۆکەدا، نەک بەرامبەر ڕووبیر، بەڵکو بەرامبەر سەراپای گرێچینی چیرۆکی ئەم فیلمە. مارگرێت لە کۆتاییەکانی چیرۆکی فیلمەکەدا وەکو یادەوەریەک دەڵێت دوای ساڵێک لە گەڕانەوەی ڕووبیر پێم ڕاگەیان کە دەبێت ژیابینەوە. لەبەر ئەوەی من مناڵم دەوێت و بۆیە هاوسەرگیریم لەگەڵ ماسۆکۆڵۆ کرد. دیارە ماسۆکۆڵۆ هاوڕێی ڕووبیر و مارگرێتیشە و بە درێژای چیرۆکی فیلمەکە پاڵپشتێکی باشی مارگرێت بووە لە چاوەڕوانیکردنی هاوسەرەکەیدا. ئەوەی بینەر تووشی سەرسامبوون دەکات لە ساتەوەختێکی وەهادا بریتیە لەم بڕیارە لە ناکاوەی مارگرێت. بڕیاری جیابوونەوەی لەگەڵ ڕووبیر هۆکارەکەشی وەک خۆی ئاشکرا دەکات ئەوەیە کە ئەو منداڵی دەوێت و هەڵبەتە ڕووبیر ئەو توانایە نەماوە و پیاوێکی تێکشکاوە لە ڕووی جەستەیەوە. ئەم کۆتاییە بۆ بینەر پڕیەتی لە دژیەتی، هەڵبەتە دژیەتی دەرهەق بە گرێچینی ڕووداوەکانی نێو چیرۆکەکان نەک دژیەتی دەرهەق بە خواستی سروشتی مارگرێت وەکو ژنێک. خۆ ئەگەر لەو ڕووەوە قسە بکەین کە ڕووداوەکانی چیرۆکەکە ناکۆکە بەم کۆتاییە، لە میاندا ئەم کۆتاییە بە تەواوی مانا دژیەتیە. بەڵام ئەگەر لەو ڕووەوە قسە بکەین کە ژن بە سروشت خواستی زۆربوونی هەیە، ئەوە لە میاندا مارگرێت لە دەرەوەی ئەم هاوکێشە نییە و هیچ دژیەتێکیش لە ئارادا نییە، چونکە ئەوە خواستی سروشتی مارگرێتە وەک ژنێک. دیارە ئەگەر گرێمانەی دووەم وەک ڕستەیەک وەربگرین، ئەوە ناوەڕۆکی ئەم چیرۆکە ئەومان پێ دەڵێت کە عشقی ژن لە لووتکەدا لە زۆربووندا خۆی بەرجەستە دەکات، یاخود بە چەند وشەیەکی دیکە بڵێم عشقی ژن کاتێک دەگات بە لووتکەی خۆی ئەوە لە زۆربووندا تەجەلا دەکات. بێگومان مارگرێتیش بەپێ ئەم چیرۆکە نمونەیەکی زیندوی ئەو حاڵەتەیە. ئەگەر دوورکەوتنەوە نەبێت لە بابەتەکە، ئەوە جێ خۆیەتی هێما بکەین بۆ ئەوەی کە لە دنیای هاوچەرخدا بزوتنەوە فەمینیستیەکان بە هەموو شێوەکانی ڕوبەڕووبوونەوە دژایەتی ئەم غەریزە سروشتەی ژنیان کردووە، زۆربوونیان وەک حاڵەتێکی نەگەتیڤ پیشانداوە. بەڵام ئەم دژایەتی و شەڕفرۆشتنە هەوڵێکی ئایدۆلۆژی ئەم بزوتنەوانە بوون و دەبێت. لە کۆتاییدا ئەوەی ئەمان دەیخوازن بە ناسروشتیکردنی دۆخێکی سروشتی مرۆڤە. بێگومان لە دنیای مدرندا تەنیا بزوتنەوە فەمینیستیەکانیش نین دژ بە زۆرێک لەو حاڵەتە سروشتیانەی مرۆڤ وەستاون و وەکو چەند حاڵەتی نەگەتیڤ مامەڵەیان لەگەڵ کردووە کە خۆی لە بنەڕەتدا نیشانەیە بۆ هەژاری و دەستکورتی ئەم جۆرە بزوتنەوانە لە ڕووی معریفیەوە. هەڵبەتە ئەمە ناوەڕۆکی بابەتەکە ئێمە نییە، بۆیە دروست وایە بگەڕینەوە سەر ئەو خاڵەی کە تێدا بڕوانین لەو ڕووداوە لە ناکاوەی لە کۆتاییەکانی چیرۆکی ئەم فیلمە ڕوودەدات. ڕووداوی جیابوونەوەی مارگرێت لە ڕووبیر لە دوای ئەو هەموو ئازاری چاوەڕوانیە. بۆ تێکەیشتنی زیاتر لەم ڕووداوە دیرێکی نیچە زۆرتر هاوکاریمان دەکات.
نیچە لە کتێبێکی زەردەشتە بەم شێوەیە باس لە ژن دەکات و دەڵێت پیاو بۆ ئافرەت تەنیا ئامرازێکە، ئامانجیش لێ تەنیا منداڵبوونە. ئەم دیرەی نیچە بەسە بۆ ئەوەی تێبگەین بۆچی مارگرێت لە کۆتاییەکانی ئەم فیلمەدا بڕیاری جیابوونەوە لە ڕووبیر دەدات. دیارە دیرەکەی نیچە زۆر ڕوونە و پێویستی بە هیچ تەفسیر و لێکدانەوەیەک نییە. لەژێر ڕۆشنایی ئەم دیرەی نیچەدا ئاشکرایە کە ڕووبیر بۆ مارگرێت بریتیە لەو مرۆڤەی مارگرێت دەیەوێت تەجەلای عشقی خۆی تێدا بکات بە منداڵبوون. کاتێکیش ڕووبیر ئەو کەسە نییە کە بتوانێت مارگرێت خۆی تێدا تەجەلا بکات، ئیدی بڕیاری جیابوونەوەی لەگەڵدا دەدات. مارگرێت بە هەموو شێوەکانی قوربانیدان چاوەڕێی ڕووبیر دەکات و زەجر و ئازارێکی زۆر لە بەدەستهێنانەوەی ڕووبیردا دەکێشێت. هەموو ئەمانەشی بۆ تەجەلاکردنی عشقیەتی بە منداڵبوون. هەڵبەتە ئەمە وەکو پلانێکی هۆشیارانەی داڕێژراونا، بەڵکو وەک غەریزەی ژنێک کە پیاوەکەی خۆی خۆش دەوێت و بە سروش دەخوازێت لە کۆتایی عشقیدا تەجەلای خۆی بۆ بکات بە منداڵبوون. ئەم فیلمە ڕاستگۆیە لەگەڵماندا بەوەی پێمان بڵێت کە لووتکەی تەجەلاکردنی عشقی ژن بریتیە لە منداڵبوون و زۆربوون. ئەم سروشتە خۆی لە خۆیدا هیچ نییە جگە لە غەریزیەکی بنچینەی ژن. ئێمە بینەر بە درێژای ڕووداوەکانی ئەم چیرۆکە هیچ گومانێکمان لە دڵسۆزی و خۆشەویستی مارگرێت بۆ ڕووبیر نییە لەو هەموو هەوڵەی بۆ بەدەستهێنانەوەی مێردەکەی. هیچ مجاملەیەکیش بەدی ناکەین لە سەرجەم ئەو هەوڵانەی مارگرێتدا. زۆر بە سادەی مارگرێت تامەزرۆیەکی ڕاستگۆیانەی هەیە بۆ بەدەستهێنانەوەی هاوسەرەکەی، بەدەستهێنانەوەیکی پڕ لە زەجر و ئازار و ناڕەحەتی. هەموو ڕووداوەکانی ئەم فیلمەش لەسەر ئەم خاڵە وەستاوەکە بریتیە لە ئازاری مارگرێت بۆ لەدەستانی مێردەکە. بەڵام کاتێک لە کۆتاییەکاندا مارگرێت بڕیارێکی لەو جۆرە دەدات، ئیدی ئێمەی بینەر تەنیا دەتوانین لەو سیاقەی تێگەشتنی نیچەدا ئەو بڕیارەی ئەم خانمە ستەم لێکراوە لێک بدەینەوە و تەفسیری بۆ بکەین. خۆ ئەگەر لە دەرەوەی ئەم تێگەیشتنەی نیچە لەم چیرۆکە بڕوانین، ئەوە لە بەردەم دوو بژاردەی نالۆژیکدان کە هیچ کامیان لەگەڵ ڕووداوە یەک لە دوای یەکەکانی فیلمەکەدا کۆک نابن. یەکەمیان ئەوەیە کە مارگرێت کەسێکی نادڵسۆز و ناڕاستگۆیە. ئەم ژاردەیە کێشەی تێدایە، چونکە هەموو ڕووداوەکانی چیرۆکەکە باس لە دڵسۆزیەکی بێوێنەی ئەم خانمە دەکەن بۆ بەدەستهێنانەوەی مێردەکەی. ئەم خانمە بە درێژایی ئەم فیلمە پارچەیەک لە خەمباری و گۆشەگیری بەهۆی لەدەستانی هاوسەرەکەیەوە. هەموو هەوڵەکانیشی بۆ بەدەستهێنانەوەی ڕووبیرە، کەواتە چۆن ئەو مافە بە خۆمان بدەین بڵێن مارگرێت کەسێکی نادڵسۆزە. بژاردەی دووەمیان ئەوەیە بڵێن دەرهێنەری ئەم فیلمە دەیەوێت لە کۆتایی فیلمەکەیدا دژیەتیەک بخڵقێنێت تا بە جۆرێک لە جۆرەکان فیلمەکەی تەمومژاوی بکات و جۆرێک لە ئاڵۆزی بدات بە فیلمەکەی. ئەمەشیان دیسانەوە کێشەی تێدایە، لەبەر ئەوەی ڕووداوەکانی چیرۆکەکە هیچ جۆرە تەمومژیەک لەگەڵ خۆیدا هەڵناگرێت و هەموو شتەکان دەگەن بەوەی مارگرێت لە دوجاردا لە ڕووبیر جیا بێتەوە و ئەمەش وەک مافێکی سروشتی خۆی تەماشا دەکات کە ببێتە دایک بۆ منداڵ و بۆیە بە ناچاری دوای ئەو هەموو چاوەڕوانی و ئازارکێشانە دەبێت هاوسەرگیری لەگەڵ ماسۆکۆڵۆدا بکات کە لە نزیکەوە ئاگاداری هەموو غەم و ئازارەکانی ئەم خانمە بووە. کەواتە با بپرسین لە دەرەوەی تێگەیشتنی نیچە دەتوانین چ جۆرە تەفسیر و لێکدانەوەیەکی دیکە بکەین بۆ ئەو بڕیارەی مارگرێت؟ هەڵبەتە کە ناتوانین. بۆیە بەدیدی من دەرهێنەری ئەم فیلمە زۆر بە جوانی توانیویەتی ئازارەکانی خانوویەکی ڕۆژنامەنووس لە ساتەوەختەکانی جەنگدا بەرجەستە بکاتەوە و ئەو خولیامەی نەشی بەرجەستە کردووە کە بە غەریزە لە نێو هەموو ڕەگەزێکی مێینەدا هەیە. بە دووریشی نازانم کە دەرهێنەر بە جۆرێک لە جۆرەکان لەژێر کاریگەری ئەو بۆچوونەی نیچەدا نەبێت. هەڵبەت کاریگەر بوو بێت یان نەبوو بێت، ئەوە دەرهێنەر لەم فیلمەدا بە شێوەیەکی زۆر دراماتیکی و لە ڕێ باسکردنی ڕووداوەکانی جەنگەوە ئەو بووچۆنەی نیچەی وەک خۆی بەرجەستە کردووە. گرنگە هێما بکەین بۆ ئەوەی کە ئەم خاڵەی ئێمە لێرەدا ئاماژەمان پێکرد و بۆ قسەکردن لەسەری وەستاوین تەنیا خاڵی باسکراوی نێو فیلمەکە نییە، بەڵکو شتێکی دیکەش هەیە بابەتەکەی لەم کورتە وتارەدا لەسەری وەستاوین.
کۆتایی هەموو جەنگێک پڕیەتی لە چیرۆکی تاڵ و پڕ ئازار. فیلمی مێمیۆر ئۆوار یەکێکە لەو چیرۆکانە. چیرۆکی ژنێکی خەمباری ڕۆژگاری داگیرکردنی وڵاتەکەی. خۆ ئەگەر سەر لە نوێی لەو بڕیارە لە ناکاوەی مارگرێت بڕوانینەوە کە لە کۆتایی فیلمەکەدا دەیدات، ئەوە زۆر بە سادەی ئەوەمان بۆ دەردەکەوێت کە ئەو بڕیارە ڕاستەوخۆ لە دەرهاویشتەکانی جەنگە. ڕوونتر بڵێم ئەو بڕیارە قەدەرێکی نەخوازراوە کە جەنگ دەیسەپێنێت بەسەر کارکتەرەکانی کۆمەڵگەدا. ئەمەش واتای ئەوەیە جەنگ بە هەزاران قەدەری نەویستراو دەسەپێنێت بەسەر مرۆڤدا کە هیچ کات یەکێک لەو مرۆڤانە ڕۆژگارێک بیریان لە ڕووداوەکانی ئەو قەدەرە نەخوازراوە نەکردوێتەوە. بۆیە زۆر بە سادەیی دەکرێت بڵین ئەو بڕیارەی مارگرێت هیچ نییە جگە لە قەدەرێکە مارگرێت بە ناچاری دەیدات و کۆتایی بە چیرۆکی خۆی لەگەڵ ڕووبیردا پێک دێنێت کە بە دڵنیایەوە ئارەزووی ناخی مارگرێت نییە. بەڵام ئێدی جەنگ کە دێت بە هەزاران ئارەزوو دەمرێنێت و بە هەزاران ئارەزووی نەخوازراویش دەخۆڵقێنێت. یاخود با بڵێن جەنگ قەدەری هەموو ڕووداوەکان بەرەو شوێن و جێگەیەک دەبن جیاواز لەو ئاراستەیەی تاکەکانی کۆمەڵگایەک بەر لە جەنگ بیریان لێ کردوێتەوە و بە خەیاڵاندا هاتووەکە قەدەری مارگرێت یەکێک لەو قەدەرە نەخوازراوانەی ئەم خانمە ڕوخسار خەمناکەیە. لدرياوە قەتارەی هەوری بارشت کەوتە دووی پێشان لدرياوە قەتارەی هەوری بارشت کەوتە دووی پێشان بەسەر سنگی چیادا چۆکی داداوە کشوو بێدەنگ بەسەر پاییزی زەردا بەخوڕ بگیری بە کۆڵ بگیری بەسەر پاییزی زەردا بەخوڕ بگیریم بە کۆڵ بگیری لەسەر ئاخر گەڵا ئاخر چڵی تەنیایی گوڵ بگیری چڵی تەنیایی گوڵ بگیری
فرمێسکی درشتایە لە فرمێسکی درشتایە لە فرمێسکی درشتایە بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان تا لە ئەڵلقەیەکی دیکەی ئەم بەرنمەیەدا بە یەک دەگەینەوە بە ژیانێکی پڕ لە کامەرانیتان دەسپێرین.